مامۆستا بێ زەحمەت تەمەنم 4 ساڵە تا ئێستا بڵێ نوێژی دەکەم بەس نوێژێک دەکەم و نوێژێکی ناکەم ئەوها زۆریش حەزم لێیە بەردەوام بم نوێژ شەو نوێژ بکەم بەڵام نازانم یەک جارێک دەکەم و جارێک دەکەم بڕۆکە مامۆستا کوڕێکی 9 ساڵانم هەیە دەڵم کوڕم نوێژی کرد دەڵێ ئەمە تو نادەم زۆر حەزیشم لێیە نازم هەر جارێکە گوێ لەو جارێکی تو دەگرم دەڵم لەو دقەیەوە دەست بە نوێژەکانم دەکەم تا ئێستا بە مەزبوطی نەکردێ بزانم ئامۆژگاری سێ لەبم باشە زۆر سپاس زۆر گوناحە بڕۆ بەتا هیچ شتێکی خراپم یانی بەس ئەوەیە کە نوێژی ناکەم زۆریش حەزم لێیە بە بەردەوام نوێژەکانم دەکەم پەیامەکەت گەیشت خات و چنار دادەگیان ئینشاڵڵا بە ئیزنی خوای گەورە تیشکێکی باش دەخەمە سەر و بابەتە خوا هیدایەت هێموو لایەکماندا بەسەر چاو خات و چنار فەرمووی تەمەنم 34 ساڵە ساردە نوێژم حەزم لە نوێژە تەنانەت کوڕەکەم کە 10 ساڵ دڵم کوڕم نوێژ کەڵە دایە تۆ نابینم نوێژ دەکەی زۆریشم حەز لێیەتی داوای ڕێنمایی دەکە خوشکە چنار هەر سوپاس بۆ خوای پەروەردگار کە تۆ تاریک السەلات نی واتە بە یەکجاری وازم لە نوێژ نەهێناو ئەو بۆ خۆی فەزلی خوایە نوێژ دەکەی و هەندێک جار دەیکەی و هەندێکیان ناکەی نوێژێک دەکەی و نوێژێک ناکەی ئەمە پیاوان ساردە نوێژەکان و الحەمدولله خۆشت دەزانی کە گوناهە ئەوەتانە خۆت بە گوناهباری بەردەمی خوای پەروەردگاری خۆت دەزانی من پێت دەڵێم هیچ ئەجر و پاداشتێک نییە قورساییەکی لە مقابلانە بێ بەخوا هەر ئەم دنیاە و نمونونەکەی وایە ینی تۆ هیچ مەکە مەگەر کەسێکی گەندەڵ بێ کە هەم لای خۆش و لای خەڵکیش منبوودا ئەینا هەر کارێک کە دەتەوێت دەستکەوتێکت هەبێ ئەبێ لە مقابلە ماندووبوونێکیش پێشکەشکەی هەرچەند نوێژیش قورسایی خۆی هەیە بۆیە ئەو پاداشتە گەورەی هەیە خوشکی باشم هەر مەسافەیەکت دەوێ ئێستا بە قسەی برای خۆت کە خات و چنار تەنها وعد بە برای خۆت بدا 2 هەفتە ئێستا لەم شەوەوە کە شەوی هەینی پیرۆزە بڕیار بدا بڵێ وعد بێ هەتا 2 هەفتەی تر شەوی جومعە ناهێڵم یەک نوێژم فەوتێ یعنی هەرچی خەوت هات شەیطان لەو کاتەدا ئێستا تۆ ئەلحەمدوللا ئافرەتێکی باشی هەر ئەوەی کە دڵ و دەرونێکی پاکت بەرامبەر بە پەروەردگارت هەیە خۆت بە کەمتەرخەم دەزانی خۆت بە گوناهبار دەزانی ئینشاڵڵا چاکەت زۆرن شەیطان لەم ڕێگایەوە دەیەوێت لێتدا هیچ مەجاڵێکی نەماوە خراپەی ترت پێ بکات دەیەوێت لەم ڕێگایەوە لێتدا نەخێر ئەم دەرگایە لە شەیطان داخە وەختی نوێژی نیۆڕۆت کردووە وەختی نوێژی عەسر هات وڵی خەوم دێ سەیری تەلەڤیزۆنەکە دەکەم سەیری مۆبایلەکەم دەکەم کە بانگت گوێ لێ بوو مەڵێ وڵا 10 دقەی تر بانگی مزگەوتت گوێ لێ بوو مۆبایلەکان هەموو بانگیان تێدایە با مۆبایلەکەت بانگی تێدا بێت کەناڵە تەلەڤیزۆنی ئیسلامیەکان لەخوا بەزیابێ 5 فەرزە بانگ دەدەن ئێتر کە بانگەکەت گوێ لێ بوو مەک دەقە تاخیری مەکە دەست بەجێ ماڵێ نیو سعاتی تر 10 دقەی تر تۆزێکی تر هێشتا ماوێتی نانە هەر کە بانگیدا وعد بوو بەڵێن ئێستا لەگەڵ خۆی خۆتا بکە ئەو برات شاهید بێ لە بەینتانە بڵێ خۆی پەروەردگار وعد بێ لەم شەوی هەینیەوە هەتا 2 هەفتەی تر یەک بانگیدا دەستم لە کاری زێڕا بێ کوردەواری دەڵێ بەجێ دێڵم قاپەکان لە مەخسەلەکە بەجێ دێڵم چایەکە تێ ناکەم بۆ منداڵەکان حتا دەسم نوێژەکەم دەکەم تاخیری مەکە بڵێ با 2 دقەی تر 10 دقەی تر چارەگەی نیو سعاتی تر هەر 2 هەفتەی تر واد لێدێ یەک نوێژ نافەوتێت چونکە لێت دەبێتە خوو لێت دەبێتە ئەخلاقیات لەم تەمبەڵیە دڵنیات دەکەم ڕزگارت دەبێت ئەو کاتە هەز بە چ بەختەوەریەک دەکەی ئاماژەت بە خاڵێکی زۆر جوانیش کرد ئەڵێ کوڕەکەم 10 ساڵە ئەلحەمداوەتە چۆن بڕوات بە نوێشکردن هێدەتەوێت منداڵەکە لە ئێستاوە تەمەند درێژ بێ و خوا تەمەنی پڕبارەکەتکە ماڵەکەتان پڕبارەکەت بێ دەتەوێت نوێش بکە بەڕاستی بەڕێزان کە ئام منداڵەکە چەند فیترەتی پاکەڵێ دای ئەی بۆ خۆ نوێژەکە ناکەی مناڵ لە باوکەوە فێری نوێشکردن نابێ لە دایکەوە فێر دەبێ یەکێک لە حیکمەتەکانی ئەوەی نوێژی فەرز نوێژی جەماعەت لەسەر ئافرەت فەرز نەکراوە نوێژی جومعەشی لەسەر فەرز نەکراوە خوا لە ماڵێ پاداشتی تەواوی نوێژەکانی بۆ دەنووسێ وەکو پیاوان ئەجرەکەی بۆ دەنووسرێ لێی کەم نابێتەوە ئەزانی حکمەتی چییە خۆی ئیسلام مەنعی نەکردووە 5 فەرزە ژنیش هاتوونە مزگەوتی پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ جەماعەت بەڵام بۆ خوای گەورە واجبی نەکرد لە سەریان بێنە جومعە واجبی نەکرد وەکو پیاوان بەردەوام بەشداری نوێژی جەماعەت بکە بۆ خێرەکەی بە تەواوەتی لە ماڵێ بۆ دەنووسرێ لەبەر خاتری منداڵەکان ئەم منداڵە بچووکانە نایانە مزگەوت لە دایکیانەوە فێر دەبن وەڵی تۆ بەرماڵەکە 5 فەرزە ڕاخە مناڵەکە دێرە تەنیشتەوە نوێژەکە دەکات ئەو مناڵانەی کە سەیر دەکەن دایکیان دەڵێت نوێش بکە بەڵام مناڵ پێش ئەوەی پێی بڵێ نوێش بکە بە کردار نیشانیدا ئێستا خات و چنار ئینشاڵڵا لەمەوەدا بە کوڕەکەت بڵێ کوڕی شیرینم من ئامادەم بۆ نوێش فەرموو با نوێژەکەمان بەیەکەوە بکەین قەت بە مناڵەکەت مەڵێ نوێژەکەت بکە بڵێ هەستە بە نوێژەکەمان بکەین هەستە با بچینە حزوری خوای پەروەردگار بەرماڵەکە لە تەنیژ یەکەوە ڕاخەین
جار بە کوڕەکەت بڵێ وەرە نیمائەتیم بۆ بکە پێشنوێژیم بۆ بکە مناڵ فاتیحان هەموو خوێندەوارن ڕەوانە چەند جوانە بۆیە بەڕاستی دایکی نوێش خوێن لە ماڵە چه ئەجر و پاداشتێکی دەست دەکەوێت ئەو مناڵانی کە لە دایکیانەوە فێری نوێشکردن بوون ئەوە سەدەقەی جاریە تۆ دەمری لە قەبرای حتمیشە ئەو خێر و ساوابەت بۆ دێ بۆیە ئینشاءڵڵا خاتوو چنار و هەموو ئەوانەی کە نوێژ ساردە نوێژن بەس 2 هەفتە بەڵێن بدە بەخوای پەروەردگاری خۆت کە بانگیدا لەسەر بەرماڵ حازر بی دڵنیا بە جارێککە لە ساردە نوێژی ڕزگارت دەبێت بە ئیزنی خوای پەروەردگار